إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله تعالى عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برانی بەڕێز و خۆشەویست، لەوتاری ئەمڕۆماندا لەژێر ناو نیشانی مسلمانەتی ڕاست و دروست چۆنە هەندێشتان بۆ باز دەکەم. سەرەتا من زۆر خۆشحاڵم کە لێرە لە شاری لەندەن لە بەریتانیا بە دیداری ئێوەی بەڕێز ژمارەیەک لە نوێژخوێنان لە مسلمانان شاد دەبم، و سوپاسی برا کشمیریەکانی ژەکەم دیارە ئەم مزگەوتە بە هەوڵ و هیمەتی ئەوان بنیات نراوە، خوا پاداشتیان داتەوە. هیواداریشم کە کوردەکانی خۆشمان چ لە لەندەن چ لە هەموو شارەکانی دی و لە وڵاتانی دی هیمەت و ئیرادەی ئەوەیان هەبێت کە ئەوانیش هەوڵدەن لە هەر شوێنێک ماڵێک بۆ خوا بنیات بنێن کە مزگەوتەکان لە وڵاتانی ڕۆژئاوا زۆر ڕۆڵیان تێدا دەجێڕدرێن، نەک تەنیا لە ڕووی نوێژی بە کۆمەڵ و نوێژی جومعە و نوێژی جەژنەکان، بەڵکو هەندێک بۆنەی دیکەی کۆمەڵایەتیشان تێدا ساز دەکرێن. بۆیە مسلمانان لە هەر شوێنێک بن پێویستیان بە ماڵێکی خوای پەروەردگار هەیە. پێشەوەی بچمە سەر وتارەکەم کە دەمەوێت بە کورتی پوختی قسەتان بۆ بکەم، دەمەوێت ئەوەشتان پێ بڵێم کە دەبیستم کە بەداخەوە هەندێک لە مزگەوتانەی کە هەن لەم وڵاتی بەریتانیا، ڕەنگە لە وڵاتەکانی دیکەش هەروە بن، هەندێک لەوانەی کە هەوڵ و هیمەتیان بە خەرج داوە مزگەوتەکەیان کڕیوە یا دروستیان کردووە پێچیانەوە ناوە، زیاتر بۆ خۆیانیان قۆرخ کردووە وەکو کۆمەڵێکی دیاری کراو یاخود مەشرەبێکی دیاری کراو کە ئەوە بۆ زانیاریتان پێچەوانەی ماڵی خوابوونی ئەو مزگەوتەیە. ماڵی خوا هی هەموو بەندەکانی خوایە. مزگەوتەکان وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا، مزگەوتەکان هی خوان، لەگەڵ خوادا لە کەسی دی مەپاڕێنەوە کە هی خواشە نابێ هیچ کەس بۆ خۆی قۆرخی کە. بەڵێ کەسێ پارەی کۆ کردوێتەوە هیمەتی کردووە مزگەوتێکی بنیات ناوە یاخو کڕیوێتی شوێنێ کردوێتە مزگەوت، ئەوە جێی دەستخۆشیە، بەڵام ئەوە مامەڵەیەکە و لە خزمەت خوادا کردوێتی. نابێت دوایی ئەو ماڵە ئەو شوێنە بۆ خۆی قۆرخکە، ئەوەی کە نەیویست نەیهێتێ یاخو نێڵی قسەی خێری تێدا بکە، ئەو قەید و بەندە خستنە سەر ماڵی خوا پێچەوانەی ماڵی خوابوونی مزگەوتەکانە. ئەو هەروەکو تێبینێک هیوادارم هەموو ئەوانەی کە بە پێچەوانەی ئەوە مامەڵەیان کردووە لەگەڵ مزگەوتەکاندا واز لەو جۆرە مامەڵەیە بێنن. ماڵی خوا دەبێ هی هەموو بەندەکانی خوا بێ، هی هەموو خەڵکی خوایە، هی هەموو نوێژخوێنانە، هی هەمووانەیە کە دەیانێ ڕوو لە خوا بکەن بە هەر شێوێ لە شێوەکان، بەڵام ئەوەی زیاتر پێوە ماندوو بووە و پارەی کۆ کردوێتەوە و زەحمەتی کێشاوە بە تاکید مامەڵەی لە خزمەت خوادا کردووە و خێر و پاداشتەکەی لای خوای پەروەردگارە. برایانی بەڕێز، وتارەکەی من ناو نیشانەکەی ئەوەیە مسلمانەتی ڕاست و دروست چۆنە. ئێمە هەمومان
مسلمانین ئەوەی کە ئێستا لێرە من قسەتان بۆ دەکەم و لە پشت ئێوەشەوە هەر کەسێک کە گوێی لە قسەمان دەبێ بەڵام بەڕاستی گرنگە ئێمە مسلمانەتەکەمان بە شێوەیەکی ڕاست و دروست بێت هەر ئەوەندە بەس نییە کە ئێمە نوێش بکەین هاموشۆی مزگەوت بکەین و ناوی مسلمانەتیمان لەسەر بێ بەڵکو دەبێت لە ناوی خۆمان ورد بینەوە نێوە ڕۆژێکمان هەبێ لە قەدەر ئەو ناوە مسلمانەتی ڕاست و دروست برایانی بەڕێز هەنگاوی یەکەمی بریتێ لە هەبوونی بووناسیەکی ڕێک و ڕاست بووناسی بەو واتایە کە ئینسان چۆن تەماشای وجود دەکات چۆن تەماشای خۆی دەکات چۆن تەماشای دنیا دەکات چۆن تەماشای ڕۆژی دوایی دەکات لەوێوە مسلمانەتی لەوێوە پەیدا دەبێت لێرەوەیە کە ئیمان و عەقیدە لە بووناسی ڕاست و دروستەوە هەڵدەقڵێ لێرەوەیە کە شکلی مسلمانەتی پەیدا دەبێ تۆ چ جۆرە مرۆڤێکی ئایا وا تەماشای ژیانی دنیا دەکەی کە شوێنی تێدا تاقیکرانەوەتە یا وا تەماشای ژیانی دنیا دەکەی کە شوێنی تێدا ڕابواردنەوە شوێنی تێدا هێنانەدی ئامانج و هیوایەکانتە هیوا مادیەکان بەتایبەت لە ڕوانگەی ئیسلامەوە بووناسی ڕاست و دروستەوەی کە ئەم گردونە کە ئێمە دەیبینین هەمووی بەدیهێنراوی خوایە الله خالق كل شيء خوا بەدیهێنەری هەموو شتێکە و مرۆڤ لە گردوندا جێنشینی خوایە هەڵگری ئەمانەتی خوایە خوا مرۆڤی هێناوەتە دی بە شێوەیەکی تایبەت و ئەرکێکی پێسپاردووە کە ئەو ئەرکە بە هەموو گردون هەڵنەگیراوە إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا خوا فرمي إما أمانة من رانواند لسر ئاسمانەکان و زەوی و چیاکان بەڵام نەیانتوانی هەڵیگرن و لێی ترسان بەڵام مرۆڤ هەڵیگرت کەواتە مرۆڤ ئەرکێکی پێس پێردراوە لە گردوندا تەنیا ئەو ئەرکە بە مرۆڤ جێبەجێ دەکرێت نە بە ئاسمانەکان بەو پان و پۆڕیە کە گردون ئێستا نوێترین بیردۆزەی گردونی فیزیایی دەڵێ پانتایی گردون لە چەقێکەوە کە دەست پێ دەکات کە لەسەر زەوی ئەو پەڕۆپەڕی گردون 13 ملیار و 700 ملیۆن ساڵی تیش چییە زۆر مەخلووقێکی گەورە و زەبەلاح ئەم گردونەی ئێمە کە زەوی ئێمە یەکێکە لە 9 خڕەکە بە دەوری خۆردا دەخولێنەوە کۆمەڵی خۆر پێک دێنن و خۆری ئێمە یەکێکە لە 1 تریلیۆن ئەستێرە کە لە کاکێشانی کاکێشان داهان و دەڵێن ئەندازەی 1 تریلیۆن کەهکەشان لە گردونی ئێمەدا هەیە کەواتە گردون واتە سەما ئاسمانەکان بەو هەموو پان و پۆڕی نەیانتوانی ئەو ئەرکە جێبەجێکەن کە ئینسان جێبەجێ دەکات زەویش نەیتوانی وە چیاکانیش نەیانتوانی ئەو ئەرکە چییە بریتێ لەوە کە ئینسان بەویستی ئازادانەی خۆی بەندایەتی بۆ خوا بکە یاخوو بەندایەتی بۆ نەکە بریتێ لە جێنشینایەتیکردنی خوا مرۆڤی مسلمان ئاوا تەماشای گردون دەکا کە هەمووی شانۆیەکە تاقیگەیەکە بۆ تێدا تاقیکرانەوەی مرۆڤ هەڵخراوە خوای پەروەردگار لە سوورەتی هوددا دەفەرمێ وهو الذي خلق السماوات والأرض في 6 أيام وكان عرشه على الماء ليبلوكم أيكم أحسن عملا خوا ئەو زاتەیە کە ئاسمانەکانی لە 6 ڕۆژ داواتە بە 6 قۆناغ هێنانەدینە و کاتە شەو ڕۆژ نەبووە شەو ڕۆژ لە ئەنجامی خولانەوەی زەوی بە دەوری خۆیدا لە بەرامبەر خۆردا پەیدا دەبن کاتێک زەوی نەبوو بێ لە بەرامبەر خۆردا نەخولابێتەوە بە دەوری خۆیدا شەو ڕۆژی ئێستا بەو مەفهومە نەبوون بەڵام ئەیام کە کۆی یەوم یعنی ماوەیەک لە کات کە خوای پەروەردگار باسی یەومان بۆ دەکا ئینە یەومەن عیند ڕەبیکە كألف سنة مما تعدون باسی ڕۆژێکمان بۆ دەکا في يوم كان مقدار 50,000 سنة كواتا بشش قۆناغ گردون دروست بوو وكان عرشه على الماء تەختی خوا بارێگای خوا لەسەر ئاو بوو بۆچی هەموو ئەوە بۆچی ليبلوكم أيكم أحسن عملا ئەم گردونە هەمووی تاقیگەیەکە مرۆڤی تێدا دەتاندراوە و هەمووی بۆ مرۆڤ دەستەمۆ و مستەخەر کراوە دەگونجێ لە هەمووی بەهرەمەند بێ ژیانی دنیا بریتێ لەو قۆناغەکە مرۆڤی تیا تا دەکرێتەوە ڕۆژی دوایی بریتێ لەو قۆناغەکە
ئەوەی کە لە دنیادا کردوێتی ئەنجامەکەی وەردەگرێتەوە. ئەمجا لە دوای بوونناسی بەو شێوەیە کە بە ئینگلیزی ئۆنتۆلۆژی پێ دەڵێن، ئەمجا ئیمان و عەقیدە دووهەمین پێکهێنەری کەسایەتی ئینسانی موسڵمانە. ئیمان و عەقیدە کە چۆن تەماشای خوا دەکات مرۆڤی موسڵمان، وەکو تاکە بەدیهێنەر، تاکە پەروەردگار، تاکە خاوەن و تاکە پەرستراو تەماشای خوای پەروەردگار دەکات، خاوەنی هەموو ناوەسیفەتە بەرز و پەسەندەکانە، و دەبێت ئەو پەڕی خۆشویستن و لێترسان و پشت پێبەستن و بلمۆ کەچکردن و مەزنگرتنی تەنیا بۆ خوا بێ، ئەو معنای تەنیا خواپەرستیە. ئەمجا ئەو خوایە سوبحانە وتەعالا بە فریشتەکاندا کە پاک و چاکن پەیامەکانی خۆی دابەزاندۆ بۆ مرۆڤەکان لە ئادەمەوە تاکو خاتەم سەڵات و سەلامی خوا لەسەر هەموو پێغەمبەران بێ، پەیامی خۆی پێدا ناردوون تاکو لە ئێمە حاڵی کە ئێمە دەبێت چۆن بژین، چی بکەین، چۆن بکەین، خوا لێمان ڕازی دەبێ. فریشتەکان پەیامیان بۆ پێغەمبەران هێناوە، پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام کتێبەکانی خوا و پەیامەکانی خوایان دابەزیون لەسەر، و ڕۆژێکی شەیە کە ڕۆژی دواییە و ڕۆژی دیداری خوایە. ئەمە ئیمان و عەقیدەی ئیسلامی بە هەر پێنج پایە گرنگەکەی و کە لە قورئاندا باس کراون، کە خوا دەفەرمێ ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين. شاکەکاری بریتە لەوەی کەسێک کە بڕوابێنێ بەخوا بە ڕۆژی دوایی بە فریشتەکان بە کتێبەکان بە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام. قەدەر و قەضا واتە نەخشەدانانی خوا و جێبەجێکردنی خوا بۆ نەخشەکەشی قەدەر و قەضا، ئەویش هەر لە نێو ئیمان بەخوادایە کە تۆ ئیمانت بەخوا بوو، ئیمانت بە زانیاری بێسنووری خوا هەیە، حکمەتی بێسنووری خوا، دەسەڵاتی بێسنووری خوا، ئیرادەی بێسنووری خوای پەروەردگار، و ئیمانت بە هەموو سیفەتەکانی خوای پەروەردگار هەیە کە نەخشە و ئەندازە گیری خوای پەروەردگار ئەوە واتاکەیەتی. لە دوای ئیمان برانی بەڕێز پێکهێنەرێکی دیکەی زۆر بنەڕەتی بۆ ئینسانی موسڵمان بریتێ لە بەندایەتی بۆ خوا، پەرستنی خوا. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. لە نێو پەرستەشەکاندا لە هەمویان گرنگتر نوێژ، ئەو نوێژەی ئێمە دوای وتارەکە ئەنجامی دەدەین ئینشاء الله. ئەو نوێژە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام أول ما يحاسب عليه العبد يوم القيامة الصلاة. یەکەمین شتێک کە بەندە مرۆڤ لەسەری لێپرسینەوەی لەگەڵا دەکرد لە ڕۆژی دواییدا بێتێ لە نوێژ. دوای لە درێژەی فەرمایشەکەدا دەفەرمێ گەر لەوێدا باش بوو شتەکانی دیکەشی باش دەبن. ئەگەر پەیوەندی لەگەڵ خوا باش بوو پەیوەندی لەگەڵ خەڵکی خوش باش دەبێت. دوای ئەمجا ڕۆژوو، ئەمجا زەکات و حەج و عومرە و پەرستەشەکانی دی پێکهێنەرێکی دیکەی زۆر بنەڕەتی بۆ موسڵمانەتێکی ڕاست و دروست بریتێ لە ئەوە کە ئەهلی تەقوا بێت و خاوەنی نەفسێکی پاک و چاک بێت و خاوەنی ڕەوشتێکی بەرز و جوان بێت. ئەوانە هەمویان تێکەڵکێشن عەزیزەکانم. ئەگەر بووناسیش ڕاست و دروست بوو زانیت تۆ بۆ لێرەی، زانیت خاوەنت چییە، زانیت ژیانی دنیا بریتێ لە چی، زانی ڕۆژی دوایی چاوەڕێت دەکا، ئەوە پاڵت پێوەدەنی ئیمانت هەبێ. کە ئیمانت هەبوو پاڵت پێوەدەنی خواپەرستیت هەبێ، کە خواپەرستیت هەبوو خواپەرستیەکە پاک و چاکت دەکا. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرە دەفەرمێ يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم الذين من قبلكم لعلكم تتقون. ئەی خەڵکینە ئەو پەروەردگارەتان بپەرستن، ئێوەشی هێناوەتە دی، خەڵکی پێش ئێوەشی هێناوەتە دی بۆی تەقواتان پەیدا بێ، لە ئەنجامی عیبادەتدا تەقوا پەیدا دەبێ. هەروەها دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. لە ئەنجامی ڕۆژوگرتندا تەقوا پەیدا دەبێ. تەقوا ئەو حاڵەت هەیە، حاڵەتی هۆشیاری و بێداریە بۆ مرۆڤ کە هەمیشە لە خۆی وریایە شتێک نەکا خوا پێی ناخۆش بێ. خوا دوشتی لە مرۆڤدا پێ ناخۆش، دوشتی سەرەکی ئەرکەکانی کە دایناون بیان شوێنی، قەدەغەکانی کە دایناون بیان شوێنی. شواندنی ئەرکەکان لەگەڵ شکاندنی قەدەغەکان ئەوە بێتەقواییە. متەقی و خۆپارێز کەسێکە ئەرکەکان جێبەجێکا بە پێیتوانە قەدەغەکانی خوش نەشوێنێ. بە پێچەوانەی حاڵیبوونی زۆر لە موسڵمانان کە پێیان وایە تەقوا زیاتر بە باری سەلبی و نەرێنیدا لێک دەدەنەوە. دەڵێن تەقوا بریتێ لە حەرام نەخواردن، درۆ نەکردن، غەیبەت نەکردن، نەکوشتن، زینا نەکردن، چی نەکردن بە باری سەلبیدا. بەڵام بۆ زانیاریتان
تەقوا بەر لەوەی نەشکاندنی قەدەغەکانی خوا بێ جێبەجێکردنی ئەرکەکانی خوایە و لە ڕاستیدا هەر کەسێک ئەرکە شەرعیەکان جێبەجێکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی قەدەغەکانی خوا ناشێنێ. خوا دەفەرمێ ئین الصەلاة تەنها عن الفحشاء والمنکر. بە دڵنیایی نوێژ خاوەنەکەی قەدەغە دەکات لە هەرچی قسە و کرداری دزێ و ناقۆڵا و خراپ هەیە. تۆ تەماشا بکە ئەوانەی ئەهلی مزگەوتن، ئەوانەی بۆ خوا سوڵحاون، زۆر جیاوازن لە خەڵکی دی. وەکو جارێک لەگەڵ بەرپرسێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا مناقەشەم بوو، باسی نوێژ و خواپەرستی و تاعەتمان دەکرد. ئەویشتی مامەستا 100 مەلای خراپەیە و شێخی خراپ و حاجی خراپ و مسلمانی خراپ و نوشتم با من وێنەیەکت بۆ بێنمەوە. گوتی بەڵێ. گوتم مناڵێ مسلمانی ناحاڵی و کرچ و کاڵ و مەلای خراپ و شێخی خراپ نییە، بەڵام با من وێنەیەکت بۆ بێنمەوە. گوتم 100 نوێژکەر بێنە، 100 کەسی هەر نوێژ دەکات، 100 نوێژنەکەریش بێنە، بەڵام ویژدانی بکە بە دادوەر و دادگەرانە حکمدا. لەو 100 نوێژکەرە چەند پیاوکوش و داوێن پیس و دز و جەردە و ڕێگر و زاڵم و خراپەکارت چنگ دەکەوێت. لەو 100 نوێژنەکەرەش چەندت چنگ دەکەوێت. ماوەیەک ڕاما و وەڵایی لە 100 نوێژکەرەکە کەمیان تێدا دەبن، بەڵام 100 نوێژنەکەرەکە وەڵا بە زۆری وان تم وایە وتی بەڵێ. جاوتمەوە هەر نوێژێکی هاکەزایە کە خەڵک دەیکا ئەگەر حەق بە نوێژەکەیان بدەن دەبێت چیان لێبێ. عەزیزەکانم، پەیوەندی لەگەڵ خوا ئینسان دروست دەکات، دەرونی ئینسان پاک و چاک دەکات، ئینسان دەخاتە سەر ڕاستە شەقام. ئەو درۆدەلەسەی کە خەڵکی پشت کردووە نوێژ و تاعەت و عیبادەت دەیکا، ئەو خاڵ پڵاوانی ئەوان دەیکەن. جارێکە لەگەڵ بەرپرسێکی دیکە مناقەشەم بوو، دەیگو مامە سەخا ئەوەندە بەرزە، ئەوەندە گەورەیە، ئەوەندە مەزنە، ئەوەندە پاکە. گوتم ئێ تیجا دەڵێم یعنی پێویستی بە دوورکان نوێژی من هەیە؟ تمزە عقلەکەت هەر ئەوەندەیە پێت وایە پێویستی بە نوێژی تۆ بۆیە دەڵێ بیکە، پێویستی بە ڕۆژەکەتە، بۆ خۆت پێویست بە نوێژەکەتە و پێویست بە ڕۆژەکەی، بۆیە خوا دەفەرمێ ئەنجامی بدە. ئەگەر نابەر لەوەی کەس نوێژ بکە خوا هەر خوا بوو، دوای ئەوەی هیچ کەس نامێنێ خوا هەروەک خۆیەتی خۆخوا زۆر لەوە بەرزترە ئێمە بتوانین بە فەرمانبەری و تاعەت سوودی پێ بگەێنین یا بە گوناح و تاوان زیانی پێ بگەێنین. خوا زۆر لەوە بەرزترە. ئەو تۆ چۆن حاڵی بۆی کاکە؟ وەڵا ئینسافی هەبوو دیار بوو وەڵای ڕازەکەی وامزانی خوا پێویستی تو ناخوا زۆر لەوە بەرزترە. دوورکان نوێژی من و تۆ ڕۆژە و گرتنێک و خۆ پاراستن لە حرامێک خۆمان لێ بەهرەمەندی. ئەو کەسەی کە ڕوو لە خوا دەکا، ئەو کەسەی کە سەر بۆ خوانەوی دەکا، سەر بۆ هیچ کەسی دیکە نەوی ناکا. بەندایەتی بۆ خوا و تەوحید و تەنیا خواپەرستی ئینسان ئازاد و ئازادەکە، ئینسان بەغیرەت و ئازادەکە، ئینسان واڵی دەکا کە کۆیلەی کەس نەبێ، قبوڵ نەکا خزمەتکاری کەس بێ. هەر بۆیە هەموو ئەوانەی بە درێژایی مێژوو چاویان لە خۆ سەپاندن و حکومڕانی بە زوڵم و زۆر و قۆرخکاری بووە، ویستویانە کە خەڵک بێ ئاگا بێ لەخوا. فرعون دەیگوت چی؟ فرعون دەیگوت ئەنا ڕەبکم الأعلا، ئەمن بەرزترین پەروەردگارتان. دەیگوت ما علمت لكم من إله غيري، جگە لە خۆم پەرستراوێکی دیکەم بۆ ئێوە پێشک نایە. یعنی چی؟ دەیزانی ئەگەر خوا بپەرستن ئازاد و ئازادە بن. تەماشا جادوگەرەکان بەر لەوەی ئیمان بێنن، وجاء السحرة فرعون قالوا أئن لنا لأجرا إن كنا نحن الغالبين قال نعم وإنكم إذا لمن المقربين لسورة شعراء. جادوگەرەکان هاتن گوتیان ئەگەر زاڵ بووین پاداشمان دەدێ، کرێمان دەدێ، خەڵاتمان دەکەی؟ چونکە ئیمانیان نەبوو، چاوێن لە خەڵات و بەراتی فرعون بوو. گوتی بەڵێ زۆریش لە خۆمتان نزیک دەخەمەوە. دوای ئەوەی جادوگەرەکان موعجیزەکەی موسایان بینی و ئیمانیان هێنا، یەکسەر کودەتایان بەسەردا هات، هەڵگەڕانەوە. ئەو جارە فرعون هەڕەشەی لێکردن، گوتی لأقطعن أيديكم وأرجلكم من خلاف ولأصلبنكم في جذوع النخل. دەبێ دەستی ڕاست و پێی چەپتان ببڕم و بە قەدی دار خورما و دەتان کەمە ڕسم. بەڵام ئەوان چیان گوت؟ پێشێ چاوەڕوانی تەماعێک و ئافرینێک و زار چەورکردنێکیان لێ دەکرد، چونکە ئیمانیان نەبوو. دوای ئەوەی دڵیان ئیمانی چۆیە، عیزەتیان پەیدا بوو، کەرامەتی خۆیان هەست پێ کرد. گوتیان فەقضی ما ئەنتە قاض، هەرچی لە دەستت دێ بیکە.
بێم نەتیان کرد. عەزیزەکانم، خواپەرستی و دینداری و مسڵمانەتی بەر لەوەی هۆکاری چوونە بەهەشت بێ، هۆکاری عیززەتمەندبوونمانە لە دنیادا، هۆکاری پاک و چاکبوونمانە لە دنیادا، هۆکاری ڕاستی و ساغبوونمانە لە دنیادا، هۆکاری ئازادبوون و ئازابوونمانە لە ژیانی دنیاماندا. زۆر کەس وا دەزانێت کە ئەو خواپەرستی و مسڵمانەتی کە دەیکەین ئەوە بەرهەمەکەی تەنیا لە قیامەتەیە. نا، بەتەکید ئێمە دنیا وەکو شوێنی تاقیکردنەوە تەماشا دەکەین و مەنزەڵگای کۆتایی ڕۆژی دواییە، بەڵام بەرهەمی خواپەرستی لە دنیادا دەبێ بیبینی. ئەو دینە ئەگەر لە دنیادا ڕاست نەکا و پاکرد نەکا و شاکرد نەکا، لە قیامەتێ ئیسیفادەی لێ ناکەی. لە سوورەتی زومەردا خوای پەروەردگار باسی بەڕێکرانی ئەهلی کوفر و تاوان و لادان بەرەو دۆزەخ دەکا، دوایی باسی بەڕێکرانی ئەهلی تەقوا دەکا بەرەو بەهەشت. دەفەرمێ وسیق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين. هاتا کاتێک کە هاتون دەرگاکان ئاوەڵا کرابوونەوە، پێشەوەی ئەوان بچن دەرگاکان کرابوونەوە بە پێچەوانەی دۆزەخیەکان، تا دەگەنە بەردەمی دۆزەخ ئەمدا دەرگەکان بەڕوودا دەکرێنەوە، بەڵام ئەوان پێشەوەی بچن دەرگەکانیان بۆ کرابوونەوە و دۆزەخەوانەکان فریشتەکان پێیان گوتن سەڵاوتان لێوێ، سەلامتان لێوێ، طیبتم، ئێوە پاک و چاک بوون، لە دنیادا خۆتان پاک و چاک کردووە، فەدخولوها خالیدین. بەهەشت زبڵخانە نییە کەسێ بە هەموو گوناح و تاوان و سەرپێچی و کوفر و شیرکەوە بە کەڵکی بەهەشت بێ. تەنانەت ئەو کەسانە کە ئەهلی ئیمانیشن بەڵام گوناح و تاوانیان هەبێ دەبێت پاک ببنەوە. ئەگەر لە دنیادا بەهۆی تەوبە و گەڕانەوە خۆیان پاک نەکردبێتەوە، لە قیامەت دەبێت پاک ببنەوە، لە دۆزەخدا بسووتێندرێن، خاوێن ببنەوە، ئەم جار بە کەڵکی چوونە بەهەشت دێن. دەبێت هەرچی خەڵتەی گوناح و تاوان و پیسی و پۆخەڵی هێلیان ببێتەوە، بە پاک و خاوێنی شایستەی چوونە بەهەشتن. عەزیزەکانم، ئەم ئیسلامەتی ئێمە لە دنیادا پاک و چاکمان دەکات. و پایەیەکی دیکە بۆ کەسایەتی مسلمان و مسلمانەتێکی ڕاست و دروست دیتێ لە ڕۆشتی بەرز و جوان. من وەکو برایەکی دڵسۆزی خۆتان پێتان دەڵێم، تا بۆتان دەکرێ ڕازاوە بن بە ڕەوشتی جوان، هەتا بۆتان دەکرێ پاکراوە بن لە خوخدەی خراپ. مسلمان دەبێت نمونەی ڕەوشتی بەرز و جوان بێت. ڕەوشتی بەرز و جوان دڵنیا بن کە پێشێ دەبێت لە دڵ و دەرووندا ئیمان و تەوحید و خواپەرستی هەبێ، لە دڵ و دەرووندا دەبێت تەزکیە و تەقوا هەبێ. ئەوە پاڵت پێوە دەنێت کە ڕەوشتت بەرز و جوان بێ. ئەوە پاڵت پێوە دەنێت بە چاو ڕوانینی خیانەتت نەبێ، بەدەست دەست بۆ حرام درێژ نەکەی، پێت بەرەو خراپە نەڕوە، گەدەت لە لقمە و پاروی حرام بپارێزی، زمانت لە درۆ بوختان و غیبەت بپارێزی، مێشکت لە خولیا و بیرکردنەوەی هەڵە و پەڵە بپارێزی، دڵ و دەروون لە حقد و بوغز و کینە بپارێزی. دەبێت پێشێ لە دەروونەوە ئینسان خۆی پاک و چاکە، بەهۆی خواپەرستی، بەهۆی ئیمان، بەهۆی تەقوا، بەهۆی تەزکیە، ئەمجار ڕەوشت بەرز و جوان و ئەدەبت پەسەند و بەرز دەبێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیق مامدا عەزیزەکانم زیاتر لە قورئان تێبگەین و زیاتر بە پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم ئاشنا بین. ئێمە گەر بمانەوێ ئیسلام ببینین وەکو بەرنامەیەک، ئەوە لە قورئاندایە. ئەگەر بمانەوێ ئیسلام ببینین وەکو تەطبیق کراوی، بە بەرجەستە کراوی، ئەوە لە ژیانی پێغەمبەردایە صلی الله علیه وسلم. پرسیاریان لە دایکمان عایشە کردووە، خوا لێی ڕازی بێ، وە لە صحیح موسلمدا هاتووە، گوتوێتی یا ئوماه ئەنبیئینی عن خولقی رسول الله صلی الله علیه وسلم. دایکی بڕواداران، دایە هەواڵم پێ بدە ڕەوشتی پێغەمبەر چۆن بوو عەلەیهی سەڵات وسەلام. ئەویش گوتی ڕۆ لە قورئان ناخوێنی؟ گوتی با. گوتی کە خولق نەبی الله کان القورئان، ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قورئان بوو. واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوە بەڕێوە دەچوو کە قورئان دەفەرمێ. کەواتە ئێمە هەڵبەتە ڕەوشت چەمکوواتاکەی لە بەکارهێنانی قورئاندا و ئینەکە لەعەلا خولوق عەظیم و سونەتدا چەمکوواتاکەی زۆر فراوانتر لەوەی ئێستا ئێمە تێدەگەین. خولوق یعنی کۆی دیوی نێوەوەی مرۆڤ و دیوی دەرەوەی مرۆڤ لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ خوا و لەگەڵ خەڵکدا هەمووی دەگرێتەوە. قورئان چی فەرمووە؟ پێغەمبەر وای کردووە عەلەیهی سەڵات وسەلام و بێگومان
بە ئەندازەی ئەوە کە ئینسان لە قورئان تێدەگا بە پێغەمبەری خوش ئاشنا دەبێت صلی الله عليه وسلم بە ئەندازەی کە بە پێغەمبەری خوا ئاشنا دەبی لە قورئان تێدەگەی هەندێک قسەی بێسەر و بەر دەکەن کە ئێمە ئەگەر قورئانمان هەبێ پێویستیمان بە پێغەمبەر نیە عەلەیهی سەڵات وسەلام جا خۆ پێغەمبەری خوا قورئانی بۆ ئێمە هێناوە وخوا لە قورئاندا لەسەری فەرز کردوین شوێن پێغەمبەر بکەوین عەلەیهی سەڵات وسەلام وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا هەرچی پێغەمبەر پێتان دەدا عەلەیهی سەڵات وسەلام لێ وەربگرن هەرچی ئەولێتان قەدەغە دەکا خۆتان لێ دوور بگرن جا خۆ ئێمە ئەگەر شوێن قورئان کەوین قورئان پێمان دەفەرمێ دەبێت شوێن پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم و هەرچی ئەو پێتان دەدا لێ وەربگرن هەرچی ئەولێتان قەدەغەکە دەکا دەبێت خۆتان لێ دوور بگرن و لە ڕاستیدا قورئان و سنەت وەکو من لە نامیلکەیەکمدا گوتومە قورئان و سنەت وەکو ڕوح و جەسەد تێکەڵکێشن قورئان ڕوحی سنەتە سنەت یعنی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قورئان ڕوحی سنەتی پێغەمبەرە ڕوحی ڕێباز و سیرەکەیەتی قورئانی لێ دەربێنە کە لەشێک دەمێنێتەوە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو گوتمان چی خوا فەرموویەتی پێغەمبەر وای کردووە عەلەیهی سەڵات وسەلام و بەتەئکید سنەت پێشانمان دەدا قورئان چۆن جێبەجێ دەکرێت لە ڕووی جێبەجێکردنیەوە ئێمە پەکمان لەسەر ڕێشوێنی پێغەمبەر کەوتووە عەلەیهی سەڵات وسەلام خوا دەفەرمێ نوێژ بکەن چۆن نوێژ بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەلای کەمەوە دوو سێ جار وەکو لە صەحیح بوخاری مسلم داهاتووە لەسەر مینبەر نوێژی کردووە و فەرموویەتی صەلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی چۆتە سەر مینبەر نوێژی کردووە شوێنی بەرز فەرموویەتی چۆن منتان بینی نوێژم کرد ئاوا نوێژ بکەن دەبێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێشانی داون نوێژ چۆن بکەن ڕوکوع و سەجدە و تەحیات و هەروەها مناسیکی حەجی جێبەجێ کردووە فەرموویەتی لتەأخذوا عنی مناسیکەکم لە صەحیح مسلم داهاتووە بۆی خواپەرستیەکانی حەجم لێ فێر بن ئاوا حەج دەکرێت و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو هەڵسو کەوتەکانی دیکەی چۆنێتی چوونە مزگەوت هاتنە دەر لە مزگەوت لەبەر و مەجلیس دانیشتن قسەکردن بە ڕێگەدا ڕۆیشتن بەرگ پۆشین بەرگدانان نان خواردن هەموو هەڵسو کەوتەکانی بۆ ئێمە خستۆتە ڕوو کە دەبێت ئاوا بەو شێوە مامەڵە بکەین بۆیە ئێمە بەبێ شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناتوانین دیندارێکی ڕێک و ڕاست ئەنجام دەین ئەوە بابەتێکی فراوانە بەڵام من لە کۆتاییدا دەمەوێت هەندێشتان عەرز کەم بەنسبەت ئێوە خۆتانە و لێرە ئەو برا خوشکانەمان کە لێرن پێش هەموو شتێک ئێوە دەبێت ئاگادار بن ئەسڵی شوێنی نیشتەجێبوون بۆ مسلمان نێو مسلمانانە یعنی حاڵەتی ئاسایی حاڵەتی سروشتی بۆ مسلمانان ئەوەی کە پێکەوە بن و هەندێک فەرمایشی پێغەمبەر لەوبارەوە هەن صلی الله عليه وسلم کەواتە کە مسلمانانێک دەچنە شوێنێک کە مسلمان نشین نییە بەلای کەمەوە دەبێت ئەوە بزانن حاڵەتێکی نائاساییە ئەمە هەر لە ڕێوە ناڵێم حرامە بەس دەبێت بزانەوە حاڵەتێکی نائاساییە ئەم حاڵەتە نائاساییە هەیە لە بەرزروفی ئەمنی ناتوانانی لێوێ بێت خەڵکێک هەیە قاچاغ لە وڵاتی خۆی بەداخەوە دارولئیسلامەکە دارولموسلیمینەکەی لێ بۆتە دارولخەوف و لێ بۆتە جێگەی مەترسی لێرە لە نێو کافرستان حاوەتەوە هەیە بۆ وەدەستهێنانی زانست هەیە بۆ چارەسەر خۆی یا منداڵێکی سەقەتی هەیە بۆ کار و کاسبی هەیە بۆ بانگەوازکردن و خەڵک تێگەیاندن یعنی دەبێت کارێکت هەبێ هەیە بۆ مەسەڵەن قەرزی کەوتۆتە سەر و دێرێرە ماوەیەک کاسبی دەکا و پارێش حەڵاڵ وەدەست بێنێت و دوایی قەرزەکە بداتەوە ئەوەتان بۆیە پێدەڵم بۆی لەبیرتان نەچێتەوە کە ئەسڵی شوێنی نیشتەجێبوونی مسلمان دەبێت نێو مسلمانان بێت کۆمەڵگایەکی مسلمانە چونکە عەزیزەکانم ئێوە هەر خۆتان مەبینن بیرکەوە لە منداڵەکەت لە کوڕەکەت لە کچەکەت بیرکەوە لە نەوەکەت ئەگەر بمێنەوە لێرە نەوەشتان پەیدا دەبن ئەم کۆمەڵگایە وڵاتانی ڕۆژئاوا زۆر سیستماتیک کراون خۆتان دەزان خوێندنیان بازاڕیان کەسابەتیان هەڵس و کەوتی کۆمەڵایەتیان هەموو شتێک ڕێکخراوە تەنزیم کراوە بەو شێوەیە لێکراوە کە لە جیهانبینی یا لە بووناسی خوانەوە هەڵقوڵاوە کە نەک ئێستای ڕۆژئاوا و ئەوروپا و بە ئەمریکاشەوە بەڵکو کاتی خۆشی لە سەردەمی ڕۆمانەکانیش پێشتر لە سەردەمی گریکەکانیشدا ئەم وڵاتانە زیاتر مادیگەرا بوون زیاتر تەماشای ژیانیان کردووەکو مادە تەماشای مرۆڤیان کردووەکو جەستەکەی دیوی پەنهانی مرۆڤ و دیوی ڕوحانیەت ئەویان زۆر نەخوێندوێتەوە بۆیە ئێستا تۆ تەماشای ژیانیان دەکەی هەمووی وا هەز دەکات لە پشتیان بەرەژێری هەیە
و هەزەکە بەس گەدە و داوێن و گیرفانی هەیە. بۆیە لێرە کەم و زۆر مرۆڤ دەکەوێتە ژێر کاریگەری. دەبێ حسابی هەر خۆتان نەکەن، سای منداڵەکانتان بکەن، نەوەکانتان بکەن و هەندێک شتیش قەوماوە لە هەندێک خەڵک کە دەبێت عیبرەت و دەرسی لێوە بگیرێ. بەداخەوە دەڵێم هەندێک کەس لێرە لەم وڵاتە یا لە وڵاتەکانی دیکەی ڕۆژئاوا ڕۆژهەڵات کاسبی دەکا خۆی ماندوو دەکا زۆر ڕەنج دەدا بۆ منداڵەکانی، بەڵام تەنیا لە ڕووی جەستەییەوە خەمیان لێ دەخوا، خەم لە عەقڵ و دڵیان ناخوا، تەنیا خەم لەوە دەخوا چ بخاتە گەدەیانەوە، چ پۆشاکێکیان لەبەر کە، چ ژێوڕێکیان بۆ دابین کە، وا دەزانێەوە هەر کائینێکی مادین. ئاخر دوای ئەو منداڵە ئەگەر تۆ هەیە زمانی بابوداشی نازانێتەوە. من دەستمە زۆر لە ماڵەکانی خۆمان برایانی خۆمان وشکان منداڵەکانی کوردی نازانن، وارزانە زمان تەنیا زمانە، نا زمان عەقیدەی تێدایە، کلتوری تێدا، فەرهەنگی تێدا، ئەخلاقی تێدا، ئەدەبی تێدا، ئەو زمانە زۆر شتی تێدا. تۆ تەماشا بکە ئەوانە مەسەلەن ئەو شتە چییە وەڵاوە سروشتیە، خەڵک زۆرە بۆ شێ بەکاردێن. سروشتی زانی یعنی چی؟ یعنی تەبیعەت خوڵقاندوێتی، با بڵێ خوا کردە، ئەوە خوا کردە سروشتیە. ئەو تەمان ئەوان بە زمانی خۆیان تەماشای تەبیعەت بەکاردێنن بۆ کە ئەوە لە تەبیعەت هەروە بۆ خۆی پەیدا بووە. نا هیچ شێ بۆ خۆ پەیدا نەبووە. الله خالق كل شيء. زهر لو بقرا هتا زور زاراوه مثلا او كاتت باش من هندك بران تليفون ما مسا او كاتت باش او كاتت باش شيء ما وصل السلام عليكم او كاتت باش شيء جاري سقسيكي بوشه اتوقر بو خود باش نبي كات شون باش دبي خود باش بي او كاتب بياني شد باش دبي ني روشتو شويشتو ايوارشتو هم كاتا كانت باش دبي اما كخود باش نبوي او كاتت باش قسيكي لخويا بەڵام تەماشای شیعاری ئیسلام ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله ئاشتی و بەزەیی و بەرەکەتی خوات بەسەردا بڕۆژێ دوعایە. ئەوە ئەگەر ئەو دوعایەت بۆ قبوڵ بێ بۆ خۆت لە خەم دەڕەخسی. یەکێک لە هاوڵان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چوو بۆ ماڵیان وتی ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله، جوابی نەدایەوە. دووەم و سێمیشی دووبارە کردەوە، جاری سێ ماتە دەرێ پێغەمبەری خوا ڕووی عەلەیهی سەڵات وسەلام چونکە سێ جار ئەگەر مۆڵەت وەرگیرا و ئیزن نەدرا دێ بگەڕێەوە. بدوای داشوی پیغمبری خواب فرمود ای بو ولامت ندایو تی والله پیم خوش و رحمت و برکات مازور بو بنیری کجاری یکم فتود السلام علیکم و رحمت الله دعای تو قبوله پیم خوش بو بی که سه جار امجا بیم درگال لیو کمو جا ما بس موی که ایو بزانن بو لیرن و بزانن چون لیره دبن و من وكبرائش دول فوزي خوتان امشگاری تان دکم من دالکانتان امانت تانن من داڵی خۆت و هی خزمت و دۆست و ئەقرەبات ئەوانە ئەمانەتن لە دەستی ئێوەدان. بەڕاستی حەیفە منداڵێک لێرە بێ دوایی نەزانێ نوێژ چییە و ڕۆژوو چییە و عیبادەت چییە و تاعەت چییە و خواپەرستی چییە و ئیمان چییە و عەقیدە چییە. بابودایکی ئیمالی کردبێ بۆچی وەڵڵای لەبەر کەساوت بۆم ناکرێت. جا باشە چ شتێک لە منداڵەکەت گرنگترە؟ ئێوە دوایە گەڕوو لە خوا نەبێ بۆ دەبێتە عەیبە و بۆ دەبێتە مای عەیبداری و گوناهباری. دوای سرت پێی شۆڕ دەبێ. خەڵکتان نەبی لە وڵاتە سەری شۆڕ بووە بۆی عائیلەیەوە لێ یاخی بۆی کچیەوە بۆی کوڕیەوە چۆن دەبێت خەمی لێ بخۆی. ئەوەی بە بچووکی خەم لە منداڵەکانی بخوا بە گەورەی ئیسراحەتیان لێ دەکا کە خەمت لێ نەخواردن ئەویش دوای گوێت پێ نادەن لێت عاسێ دەبن بەو لەولادا دەڕۆن. خاڵێکی دی کە دەمەوێت بەنسبەت ئێرەوە ژیانی ئێرەتان بەڕاستی بەدەمیەکەوەبوون و بەتەنگیەکەوە چوون و بەدەمیەکەوەبوون زۆر گرنگە تا بۆتان دەکرێت ئاگاتان لێکدی بێ. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام يد الله على الجماعة يد الله مع الجماعة وإنما يأكل الذئب من الغنم القاصية. دەستی خوا لەگەڵ کۆمەڵدایە، کۆمەڵ واتە کۆمەڵی مسڵمانان. گۆرێک زەفەر بە مەڕێک دەبا دابڕابێ دوورکەوت بێتەوە. نابینن لە تەلەڤیزیۆن فیلم شتەکان کە پێشان دەدا شێر و پڵنگوانە خۆدا دەنووسێنن دەخوا چ حیوانێک دابڕاوە پەلاماری ئەو دەدەن. مێگەل دەڕوا بەڵاوی دابڕاوە پەلاماری ئەو دەدەن. بە هەوڵدان کەستان لێدا نەبڕێ برا خوشکان بادا نەبڕێن ئاگاتان لێکدی بێ یەکدی بەسەر بکەنەوە. من جارەکەی دی کە هاتم بۆ بەریتانیا برایەک تەلەفۆنی کرد ناوی نایانم زۆر بە هەنسکەوە دەگریا زۆر ناڕەحەت بوو. چییە؟ گوتی مامۆستا من دەناسی فڵان کەسم. گوتم بەڵێ دیجا من ئێستا وام لێهاتە نوێژ ناکەم و هەر ئەوەندەی گوت بە گریانیشەوە. دەیگوتم بۆ لێهاتە؟ گوتی وەڵی جا شەیتان زەفەری پێ بردووم و نوێژ ناکەم و ئێستا وان
دەکتم چی دەڵێ ئێستا گوتی وەڵاهی قسەم بۆ بکە ئامۆژگاریم کە مامۆستا ئەوە ئەمیش تۆزی ئامۆژگاریم کردووان و دوایی بە هەر حاڵ جارێک تەلەفۆنی کردو گوتی مامۆستا گوتم بڵێ گوتم فڵان کەسم گوتم وەڵا هاتی و بیرەمەرێت چۆنی ئێستا گوتی وەڵا مامۆستا ئێستا مەلام لە مزگەوتێک گوتم ئاوا وتێرە وەڵی چاک وا پیاوانە گەڕامەوە گوتم زۆر باشە مەبەستمەوە ئێستا لێی گەڕابای هەر ڕەنگە سەرگەردان دەبوو سەر لێ شێواو دەبوو ئەگاتان لە یەکدی بێ یەکدی بگرنەوە من لێرە ژیانی ئێرە زانی چۆن دێتە بەرچاو ئێمە کاتی خۆی لە سەدەمی پێشمەرگایەتیدا دەگەیشتینە ڕووبارێک شەو ڕۆژ مۆسن ڕووبارێکی گەورە ئەگەر یەک بێک هەر کامێکمان ڕووی باین دەیبرد دەمگوت کاکە وەرن قۆڵ تێک هەڵێنین قۆڵمان تێک هەڵدێنا هەمووی پێ نابردرێن یەکترمان بەهێز دەکرد دیوار بە خشتەکان یەکتر دەبەستنەوە ئێمە دەبێ یەکدی ببەستینەوە یەکدی بگرینەوە خاڵێکی دیەوەیە کە لە ڕووی کار و کاسپیەوە عەزیزەکانم چاوتان لە حەڵاڵێکی کەم بێ چاوتان لە حەرامی زۆر و بۆر نەبێ ماڵی شوبهەدار مەخەنە گەدەی خۆتان و ماڵ و منداڵتان الحەلال بەین والحەرام بەین زۆر کەس پرسیارم لێ دەکەم مامۆستا وا دەکەین و وا دەچێ و وا دەبێ ئیشی ڕەش مەکەن ئیشی قاچاغ مەکەن ئێوە لەم وڵاتەن ئەم وڵاتە ڕێ پێداون لێرە بن ئەتۆ مادام ئەو وڵاتە ڕێ پێداوی دەبێ پابەندی بە یاساکانی ئەم وڵاتەوە زەرەرتە لە ڕووی مادیەوە دەتوانین لێرە نەبی کە لێرە بووی قبوڵت کرد دەبێت لەگەڵیاندا ڕاست بکەیت نابێت لەگەڵیاندا درۆ بکەیت مسڵمانەتی ڕێک و ڕاستیە چاوتان لە حرام نەبێ وڵا ئیشی ڕەش دەکەم و گەنەی کەم ئاخر ئاوا و حاڵوە نا تۆ بە کەمێکی حەڵاڵ قەناعەت دەکەی لێرە بە قەناعەت ناکەی بچۆ بۆ شوێنێکی دیکە بەڵام دروست نییە لێرە بی و لەگەڵیاندا ناڕاست بی و دوای سەرێشت بۆ دروست دەبێ عیبداری و ناهباری دێتە سەرێ خاڵێکی دیکەمەوەی کە لێرە ئێوە هەوڵدان هەرچی شتی باشی لەم وڵاتە هێز لێ بەهرەمەند بن عیلم وەربگرن زمان باشتر شارەزا بن ئەدەبیاتیان زمانیان و زانست بخوێنن خۆتان شارەزاکەن کەسابەت و میهنە و پیشە فێر بن مسلمان لە هیچ شوێنێک نابێت دەست بەتاڵ عاتڵ باتڵ دابنیشێ بەڵکو پێویستە هەمیشە خەریکی خۆ پێگەیاندن و خۆ شارەزاکردنی زیاتر بێ و ئەو شتە باشانی کە لێرە لەم وڵاتە هەن لە ڕووی ژیانی دنیاییەوە شتی باشیان هەیە ژیانی خوان ڕێک خستۆ تەرتیب کردووە وەکوم دوێنێ لە نوێنەراتی حکوومەتی هەرێم بۆ باسکردن تو نازانم ئەو بەرپرسانەی ئێمە زۆری جنسی ئەم وڵاتانەیان هەیە ئێمە زازا بە سەفەر دەین بەڵام هێشتا عمریشان لێرە گۆزەراندوو نازانم بۆ چوار شتی باش فێر نەبوون بۆ فێرە تەواضوع نەبوون لێرە تەماشا دەکەی وەزیر و بە پاسی دەچێ بە شەمەندەفەر و بە پاس و لەوێ گاڕانێک سارەی بەدوا خۆی داوە کاکە تۆ چ مەترسی چ لەسەرە کەس هەر مەرحەبات ناکە خەڵک هەر ڕقی لە تۆڵ دەسێ بە ئەو هەموو پارە حرامی کە بەسەرێک ناو بە گەندەڵی تو چیان و کە شوفشە بەسەر خەڵکی فەقیر و هەژار و نەداری دادەکەی ئەتۆ عمرێک لە ئەوروپا گۆزەراندووە ئەوان چوار شتی باشیان هەبێت لە ڕووی ژیانی مادی ئەوەیە کە متەواضعن خاچین خۆ بەسەر خەڵکدا فەرز ناکەن بۆ وەکوە شتە باشەکان لەوانەوە فێر نەبووی بۆ هەمیشە دەبێ ئێمە بەرپرسانمان تەیری گول بن عاشقی داری ژەق نەمود بن شتە خراپەکان بەرنەوە بۆ ئەوێ ئێستا زۆر عادەت و نەرێت توشتی خراپ دەبن گەنج و لاوی کوردی لێوە پێوە سەرقاڵ دەکەن لە جیاتی چوارشتی باش خۆیان فێر بن لە ڕووی شێوەی ئیدارەدانی وڵات و سیاسەت و ڕەوشت و ئاکار و هەڵسوکە و لەگەڵ خەڵک و کۆمەلگادا من لە کۆتاییدا دەڵێم ئێمە هەمومان بەتەکید ژیانێکی کاتیمان هەیە لەم سەرزەویە بە هەوڵ دەین ئەو ژیانە کاتێ بەرەکەتی تێبخەین ژیانەکە بەوە بەرەکەتدار دەبێت بە پێی شەریعەتی خوا بگوزارێنی پابەند بین بە ڕێبازی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام و ژیانەکە بەوە پاک و چاک دەبێ و مرۆڤ بەوە سەربەرز دەبێ کە بەندەی خوا بێ پابەند بە شەریعەتی خواوە لە عیبداری دوور دەبێ لە گوناهباری دوور دەبێ خوای پەروەردگار ئێوە هەموو لایەکمان لەو کەسانە بجێڕێ کە بەهۆی پابەندی بە شەریعەتەوە هەمیشە سەربەرز و پاک و چاکن و هەمیشە بەڕاستە شەقامی خوادا دەڕۆن و خوای پەروەردگار تەوفیقتاندا کە ئەوەندە ژیانی لێرە دەیگوزارێنن بە شێوەیەک بیگوزارێنن کە لێ بەهرەمەند بن و تووشی زەرەر و عیبە و کەم و کوڕیەکانی کە لەم وڵاتەدا هەن توش نەبن و زۆری سەرسام و معجەب مەبن بە هەموو شتێکی ئەم وڵاتانە ئەوانە شتی باشیان هەیە لە ڕووی ژیانی دنیاییەوە بەڵام شتی زۆر خراپیان هەیە شتی زۆر خراپێشێ لە شتە زۆر خراپەکانیان ئەوەیە کە ئەگەر عالەمی ئیسلامی ئاگری تێبەر بێ لافاو بیبە ئەوان مێشێکە بەلای گوێیاندا دێت هەرچی کە باسی دەکەن مافی مرۆڤ و دیموکراسی و ئەو شتانە باسی دەکەن بەس بۆ نێو خۆیانە ئەمما بەنسبەت ئەهلی ئیسلامەوە هەر وەکو غەنیمەت تەماشای دەکەن هەر وەکو شوێنێک کە تاڵانی کەن تەماشای دەکەن خۆتانەوە دەبینن وە زۆر شتی دیکەی خراپیان لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی سلوکی و لە ڕووی خێزانیەوە ئەم وڵاتانە بەرەو هەڵوەشان لە ڕووی معنەویەوە
وامەزان ئێرە هەموو شتێکی باشە بەڵام هەندێک شتی باشیان هەیە دەگونجێ ئینسان شتە باشەکانیان لێ فێر بێ و خۆش لە زەرەر و زیانەکانیان بپارێزێ. ئەمە قسەکانی من بۆتان ئینشاءالله بە دڵ و بە عقل لێمەر بگرن لێ بە هەرەمەندە بن. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفروه